ئەم داواکاریانەی خوارەوە ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان دەکەین. داواکاری یەکەم پێویستە عێراق پەیماننامەی ڕۆما واژۆ بکات و بە زووترین کات پەیوەستبوونی خۆی بە دادگای تاوانی نێودەوڵەتی ICC ڕاگەیەنێت بۆ ئەوەی دڵنیایی بداتە قوربانیان کە عێراقی ئەمڕۆ ئایندەیەکی جیاوازە لە عێراقی تاوانکاری و جینۆسایدی پێشوو. بۆ ئەمە بەسەرش دەبێت پەرلەمانی عێراق بە ڕۆڵی جیاسایی خۆی هەڵسێت. دووەم، پێویستە حکوومەت و پەرلەمانی عێراق فشار بخاتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی 258 تاوانباری کەیسی ئەنفال و ڕادەستی دادگا بکرێت و دادگایی بکرێن. چوارەم، حکوومەتی عێراق پابند بکرێت بە قەرەبووکردنەوە و مادی و معنەوی قوربانیانی ڕژێمی پێشوو. هەلە بکرێت لە هێنانەوەی ڕووفاتی پیرۆزی قوربانیانی گۆڕە بە کۆمەڵەکان و ئەنجامدانی پشکنی DNA بۆ ناسینەوەیان و بۆ ئەم مەبەستەش ڕێکارەکانی لە پزیشکی دادوەری خێرا بکرێت. دادگایکردنی حەجاج هەنگاوێکی گرنگ بوو بۆ بەدیهێنانی بەشێک لە دادپەروەری، بەڵام دەبێت ئەمە بێتە سەرەتایەک بۆ ڕاوەستاندنی دادگایکردنی سەرجەم تاوانبارانی تاوانی پرۆسەی ئەنفال و کەیسی تری جینۆسایدی بەبێ جیاوازی. تۆڕی هاوپەیمانی ڕێکخراوە کوردستانیەکان لە پێناوی دادگای تاوانی نێودەوڵەتی.